پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردو بە سەحابەکانی فەرموو لە صحیح بوخاری مسلمدایە فەرمووی من فیتنە دەبینم فیتنە بەسەر ماڵەکانتانە دەبارێ إني لأرى الفتن تقع خلال بيوتكم كمواقع القطر شون باران دەبارێ بەسەر ماڵەکان و بەسەر خانووەکاندا ئەوها دەبینم فیتنە شەڕ خراپە گوناه و تاوان بەسەر ماڵەکانتانە دەبارێت ئەوە ئەمڕۆیە ماڵەکانمان لە هەموو لایەکەوە گوناه و تاوانی بەسەردا دەبارێت وەکو بارانێکی بەهێز ماڵەکانمان پڕ بۆ لە فیتنە و لە ئاژاوە بەهۆی چیەوە بەهۆی موبایلەوە ڕەحم و بەزەی نەما چونکە جاری وایە تەلەفۆنی بۆ دەکات ئیتر بە ساڵ و بە چەند ساڵ نایبینە کێشەی چونکە ئەڵێ بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردەوە لە کاتێکە جاری وایە نزیکیشن لە یەکەوە بۆیە بەڕاستی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هۆکارێکی سەرەکین هەم مۆبایل هەم ئیحتیرام نەگرتنی خاوەن ماڵ لە میوان هۆکارێکە بۆی کە خەڵکی زۆر هاموشۆ یەکتری نەکات ئەمە یەکێکە لە هۆکارەکان